من وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان هاتووم ناڕەزایی بێموچەیی لەگەڵ ئەم خەڵکەیە. خەڵک ئەگەر سێ موچەی وەرنەگرتووە ئێمە چوار موچەمان وەرنەگرتووە. ئێمە بڕوا ئەەکەی کادرانی پارتی لە سلێمانی لەم دەبەرە نانی جێژنیان نەبووە زۆرینەیان. من بازێکیان ناڵێم با زۆر شتێ نێڵێم، زۆریان نانی ئەم جێژنە نەبوو بیخۆن. سێ تەلەبەم هەیە لە ئامادەیە باوەڕکە بەتەمانیم هیچیان بنێرمەوە. دینارێ نییە لە ماڵەکەمەوە، وەڵڵا دینارێکی تیان نییە تەلەبەکانم بنێرمەوە. کاکە خەڵکی پارتیش ناڕەزایە، خەڵکی پارتیش بە کادر و بە لایەنگرەکانەوە هەر هەمووی لە بێموچەیی و لە ژیانێکی ناخۆشاژین. بەڕاستی من لێرەوە داوا لە مامۆسایانی هەولێر و دووهۆکی ژەکەم ئەگەر موچەتان وەرگرتووەمەیەن، بەس ئەگەر موچەتان وەرنەگرتووە چیتان لە مامۆسایان یێرەکەمترە وەرنە سەرجادە. ئەمە دژی هیچ کەسێک شخصێک نییە کاکە، ئەمە مافە. خۆمە من نەمان و تۆ دژی کاک مەسعود بەرزانیە. من ناڵێم دژی کاک مەسعود بەرزانیە، بەس حکومەتەکەمان حکومەتێکی بەکەڵک نایە، گەندەڵە کاکە. چاکسازی پێ ناکرێ؟ چاکسازی پێ ناکرێ. من ئەڵێم ئەم حکومەتە بەڕای خەڵک دەست لە کار بکێشێتەوە، حکومەتێکی چاکسازی دانێت. ئەم حکومەتە فەشارەتی هێناوە لەبەرەوەی ناتوانێت خەڵکی خۆی بژێنێ. بەڕاستی داواکەین